دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان باسوخواسی بەڕێوەچوونی هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان گۆڕانکاری بەسەردا هاتووە. پارتی دیموکراتی کوردستان دوای بڕیارەکە بەڕاهایی گوتی ئەوەی بەلای ئەوانەوە گرنگە بەڕێوەچوونی هەڵبژاردنە بەبێ هیچ مەرجێک. یەکێتیش هەمان قسە دەکات بەڵام مەرجی هەیە. یەکێتی هەموو کاتێک ئامادەیە بۆ هەڵبژاردن، بەڵام هەموو لایەنە سیاسیەکان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن دەبێ هەڵبژاردن پاک و بێگەرد و نەزیه بێ. پاک و بێگەرد لە قانونەوە دەست پێ دەکا و بە ئیجراعاتی کۆمیسیۆن لەگەڵی دەبێت لە هەمان کاتدا تۆماری دەنگدەران و گشت دەنگدەری کوردستان ئەمە دەبێت پاک و بێگەرد. کۆمەڵی دادگەری یەک لەو لایەنانەیە کە ئەویش داوا دەکات هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و بە پێویستیشی دەزانێت پێشتر بکرایە، بەڵام داواکەی ئەوانیش بێمەرج نییە. پێویستە هەڵبژاردنێک بێ دوور بێ لە تزویر و ساختەکاری و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ و یاساکەی یاسایەک بێ پێشتر کە داوامانە کرد بگونجێ لەگەڵ سەردەما، بەڵام بەداخەوە کە ئەوە ئەنجام نەدرا ئێستا بێت چاوەڕێکی بزانین دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی لە عێراق ڕێککاریەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق چی ئەبێ، ئەو کاتە ئێمەش بەپێی ئەو ڕێککارانە بەڵێ ئامادە ئەبین. کاتێک باسی هەڵبژاردن دەکرێت هەموو لایەنەکان دەڵێن ئامادەی هەڵبژاردن و نابێت دواب بکەوێت، بەڵام دانانی مەرج بۆی کە هەڵبژاردنەکان بە چ شێوازێک بکرێ گرفتی بۆ میکانیزم و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان دروست کردووە. پارتی پێشتر و ئێستاش ئەوەی بەڕوونی ڕاگەیاندووە ئامادەی هەڵبژاردنن، تۆپەکەی خستوەتە گۆڕەپانی ئەو لایەنانەی کە مەرج بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان دادەنێن. هاوژین جەمال، کوردستان 24، سلێمانی.